هاوپەیمانی ژنانی کوردستان لە ڕۆژانی 20 و 21 2023 کۆبوونەوەی وەرزی ئاسایی خۆی لە ئۆفیسی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لە شاری سلێمانی ئەنجامدا. هاوپەیمانی ژنانی کوردستان پێک هاتووە لە زۆربەی ڕێکخراوەکانی ژنانی کوردستان و چەندین ژنانی چالاکوان و ئەکادمی کە تایبەتمەندن لە بواری جیاوازدا کە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە بۆ ماوەی 2 ساڵ ئامادەکاری بۆ ڕێخستنی خۆی کردووە لە کۆتایی ساڵی 2021 ڕاگەیەنرا. لەم کۆبوونەوەیەدا گفتوگۆ دەربارەی بارودۆخی ئێستای ژنانی کوردستان و دەرفەت و ئاڵنگاریەکانی بەردەم بزودنەوەی ژنان لە کوردستان کرا. لەسەر ڕۆشنایی دەرئەنجامی گفتوگۆکان بەرنامە و پلانی کارکردنی خۆی بۆ ئەم ساڵ داڕشت. بەردەوامبوونە لەسەر کارەکانی پێشووی کە سەرچاوەی لەسەر کارەکانی پێشووی کە سەرچاوەی لە هێڵە گشتیەکانی سیاسەت و استراتیجیەکانی دیدی هەرێمی کوردستان 20C و پەیماننامە و ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانی کە عێراق واژووی کردووە بە تایبەتیش ڕێکەوتنامەی سیداو بڕیاری 1325 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانە. هاوپەیمانی ژنانی کوردستان جەخت لەسەر هێنانەدی کوردستانێکی پێشکەوتوو دیموکراسی و مەدەنی دەکاتەوە کە تیایدا یەکسانی جێندەری فراهەم بێت، مافە مەدەنیەکانی سەرجەم تاکەکانی پارێزراو بێت. بەشداربوانی کۆبوونەوەکە سوپاسی سەرۆکی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدانی حکومەتی هەرێمی کوردستانی کرد بۆ هەماهەنگی و پاڵپشتی بەردەوامیان لە هاوپەیمانی و ڕێکخراوەکان و چالاکوانانی ژنان لە هەرێمی کوردستاندا. هیواداریم بەردەوام بن لەسەر ئەم پاڵپشتیە. هەروەها ئامادەبوانی کۆبوونەوەکە دووپاتیان کردەوە کە هاوپەیمانی ژنانی کوردستان بەردەوام دەبێت لە هەماهەنگی کاری هاوبەش لەگەڵ ئەو دوو دەستگایە و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تر بۆ بەهێزکردنی دام و دەستگا و تایبەتیەکانی گەشەپێدانی ژنان، سنتەرەکانی جێندەرناسی لە زانکۆکانی کوردستان و یەکەکانی یەکسانی جێندەری لە وەزارەتەکانی حکومەتی هەرێمی کوردستان و هێنانەدی یەکسانی و ئاشتی و سەقامگیری و کۆمەلگا و پاراستنی خێزان. جارێکی تر دووپاتی یەکەینەوە پاراستنی خێزان بە شێوازێک کە ماف و کەرامەتی تاکەکانی پارێزراو بێت. هەموو شێوازێکی توندوتیژی جیاکاری دژ بە ژنان و کچان تیایدا قەدەغە بێت. لە کۆتایی کۆبوونەوەکە سوپاسی پەرلەمانی ئەڵمانیای کرد کە پێش چەند ڕۆژێک کۆمەڵکوژی کوردانی ئێزدی لەلایەن داعشەوە بە جینۆسایت ناساند. هەروەها پاڵپشتی خۆی بۆ تێکۆشانی گەلی کوردستان و بە تایبەتی ژنان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووری کوردستان کردەوە لە پێناو ئازادی هێنانەدی مافی چارەی خۆنووسین. زۆر سپاسی دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین کە ئەم پەیامەمان وەکو خۆی بگەیەنن. بێگومان هەمووتان و ئێوە ژۆکو دەستگاکانی ڕاگەیاندن ناتوانن ئینکاری لەوە بکەین کە ڕێژەی توندوتیژیەکان یا توندوتیژانی بەرامبەر بە ژنانەکرێ زۆر ڕوو لە زیادبوونە، چ لە ناو خێزان چ لە دەرەوەی خێزان. بۆیە بەڕاستی ئێمە گرنگە هەمومان کار بۆ ئەوە بکەین کە ڕێژەی توندوتیژیەکان کەم بکەینەوە لە ناو خێزان و لە دەرەوەی خێزان و بەکارکردنی هەمومان بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری و پابەندبوونمان و پاراستنمان بە کولتور و بە بنەمای کوردی و لە ناو خێزانیشە بە تایبەتی.